ئێمە گەنجین دەمانەوێت کەسێک خولیاکانمان بەدی بێنێت. چی دەزانی لەبارەی هەڵبژاردن؟ بە دوای بربژێرێکدا دەگەڕین کە خزمەتی وەرزش و لاوان بکات. ئەو بربژێرەی دەنگی پێدەدەی مەرجە وەرزشکار بێت؟ سلااوتان لێبێت نازەنین گۆرانم لە ئەڵلقەیەکی دیکەوە لە بەسرە لەگەڵتانین. ئەمڕۆ لە کۆمەلگای وەرزشی بەسرین گفتوگۆ لەگەڵ گەنجێکی تەمەن 18 ساڵان دەکەین لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق با پێکەوە بزانین گەنجەکەمان کێیە ئەم جارە و هەروەها لەم شوێنە وەرزشیاتی گفتوگۆیەک لەبارەی هەڵبژاردننی پەرلەمان دەکەین. سڵاو، ناوم کەڕار شەریفە، دانیشتووی بەسڕەم و تەمەنم 18 ساڵە. ئەمە یەکەم جارمە دەنگ دەدەم و خەونم ئەوەیە ببمە یاریزانێکی هەڵبژاردەی عێراق. کەرار باسی دەستپێکی خۆتم بۆ بکە لێرە چۆن گەشتیتە ئێرە؟ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان من کاروانی وەرزشیم لە ئەکادمیای عەتار و دامەزراوەی عەتار دەست پێ کرد. پابەندبوون بەو دامەزراوەیە وای کرد بگەمە ئەم قۆناغە. دامەزراوەی عەتار قۆناغێکی جوانە. ئەو ماوەیە لەگەڵاندا ڕاهێنانت کرد چەند بوو چۆن گەشتیتە ئێرام و چیرۆکەکەم بۆ بگەڕەوە؟ لەگەڵیاندا بەپێی خشتەیەک دەڕۆیشتم، بۆ نمونە خەوتنمان دەبوو لە دەی شەوەوە بخەوین. لەگەڵ خوێندنەکەت چۆنی؟ لە پۆلیسەی ناوەندیەوە وازم لە خوێندن هێنا. دواتر بۆم دەرکەوت کە خوێندن و تۆپی پێکەوە لە ژیاندا پێویستن. ئەوەی لێت تێگەیشتم جارێکی دیکە گەڕاویتەوە بۆ خوێندن. گەڕامەوە بۆ خوێندنەکەم، ئێستا دەخوێن و یاریش دەکەم. خەونت چییە؟ بۆچی دەستت بم بوارە کرد؟ خەونم ئەوەیە نوێنەرایەتی هەڵبژاردەی نیشتیمانی بکەم، چونکە ئیبراهیم بایش و ئەیمەن حوسێن پێشەنگی من واتە حەز دەکەم بگەمە ئاستی ئەوان، وا زیاتریش لەوان. لەو دوانە تەنیایەکێکم بۆ هەڵبژێرە. باش. وا دیارە کەرار زۆر بایشی خۆش دەوێت، چونکە هەر لە سەرەتاوە کە بینیم باسی بایشی بۆ کردوم تاوەکو ئێستا لە پێش کامیرەش باسی کرد. باشە تۆ داهاتووی خۆت لێرە لە بەسرە و بەگشتی لە عێراق دەبینیت؟ پشتیوان بە خوددا داهاتوم لێرە دەبێت بە هەوڵ و کۆششی خۆم بۆ یاریەکان و ڕاهێنانەکان بە باشی ئامادە دەکەم. کەرار پێم بڵێ تۆ لە کاتی جامی کەندا و لێرە بوویتیان نا؟ نەخر لێرە نەبووم. بۆچی لێرە نەبوویت؟ هەندێک بارودۆخە بوون، بەڵام هاندەران و هاوڕەکانم لێرە بوون و باسی کەشوهەوای ئێرەیان بۆ کردوم. ئومێدت هەیە گەر لەم تەمەنەدا خۆت ماندوو بکەی ڕۆژێک لە ڕۆژان دەتکاتە یەکێک لە یاریزانانی هەڵبژاردە؟ پشتیوان بە خوددا دەبمە یەکێک لە یاریزانانی هەڵبژاردە، ڕاهێنەریش باش دەبێت. باش ڕاهێنەر بێت، ئەمە پێویستە باش ببینێت، چونکە لە پشتی کامیرەش کە پرسیارم لێ کرد دەڵێ من لێرە ڕاهێنان دەکەم بەڵام ناتوانم ببینم، تەنیا لە دوورەوە دەیبینم. بۆچی ناتوانێ ببینێت؟ تەماشاکە کەرار تۆش دڵنیابە لە داهاتوودا وەکۆوان دەبێت، ئەوانیش ڕۆژێک لە ڕۆژان وەکو تۆ بوون و ئامانجیان هەبوو گەیشتن، تۆ شەگەر کار لەسەر ئامانجەکان بکەیت دەگەیت، با بچینە ژوورەوە. تۆپی پێم بۆ سەف بکە. تۆپی پێ خۆشەویستی و گوێڕایاڵی و ڕێزگرتنە، خۆشەویستی بۆ هەمووان، گوێڕایاڵی بۆ ڕاهێنەر و هاوڕێکانت، ڕێزگرتن لە هەمووان لە نێو یاریگا و ڕێزگرتن لە نێو بژیوان، نابێت دەنگی بەسەردا بەرز بکەیەوە. باشە، با دواتر دەچینە و شوێنێک کە تۆ ڕاهێنانی تێدا دەکەی، بەڵام ئێرە یادگارێکی جوانی هەیە بۆ تەنبا بڕگەیەک لێرە تۆمار بکەین. با بچینە سەر بابەتە سەرەکێکە کە هەڵبژاردنە. خۆت بۆ هەڵبژاردن ئامادە کردووە؟ وەک سەرەتای تەمەنم یەکەم جارە لە ژیانمدا دەنگ دەدەم و دەمەوێت دەنگ بدەم بەو کەسەی شایستەیە. پشتیوان بە خوددا. بە پەرۆشیت؟ پەرۆشم و هەستێکی خۆشە کە یەکەم جارە لە تەمەنی 18 ساڵیدا دەنگ دەدەم. لە نێو خێزانەکەتدا تۆ تەنیا کەسی کە تەمەنت 18 ساڵەوە یەکەم جارتە دەنگ دەدەی؟ نەخێر، دوو برام هەن و دایکیشم دەنگ دەدات، بەڵام ئێمە دەنگ بە کەسی شاو دەدەین. سەیری ئەو بەربژێرە دەکەین کە شایستەیە، چونکە ئێمە گەنجین و کەسێکمان دەوێت ئامانجەکانمان بەدی بهێنێت. چۆن دەزانیت کامە بەربژێر شایستەی ئەوەیە دەنگی پێ بدەیت؟ سەیری سیڤیەکەی دەکەین بزانین کەسێکی چۆنە، قسەکانی ڕاستن، گوێ لە گەنجەکان دەگرێت. باشە، بەڵام چۆن دەزانی کامیان لە قسە و بەڵێنەکانیان ڕازگۆن؟ بۆ نمونەگەر لێرە دەبەربژێر هەبن و هەمویان داوات لێ بکەن دەنگیان پێ بدەیت، چۆن دەزانی کامیان لە بەڵێنەکەیاندا ڕازگۆن؟ سەیری سیڤیەکەی دەکەین بزانین لە ڕابردوودا چۆن بووە چی کردووە، ئایا بەربژێرێکی پێشووترە یان نوێیە. سەیری کارەکانی دەکەین. ئێمە گەنجی نوێیەکەم جارە دەنگ دەدەین و
هەسێکی خۆشە. تۆ تاکە کەسیت لە خێزانەکەتدا کە حەزت لە وەرزشە و بەڵێ ئامانجێکی وەرزشیت هەیەوایە وەک گەنجێک کە حەزت لە وەرزشە ئاواتە خوازی بربژێرەکە چۆن بێت و بۆن منەدایکتیان خوشکت کە زۆر دوورن لەم بوارە ئەوانیانەوێ بربژێرەکەیان چۆن کەسێک بێت. ئێمە کاتێک بربژێرێکداری دەکەین هەموو خێزانەکە تەماشای دەکەین بزانین چی کردووە. مەبەستمەوەیە تۆ گرنگی بەوە دەدەی کە بربژێرێکت بینی بزانی تا چەند گرنگی بە وەرزش دەدات یان گرنگی بەو گەنجانی وەک تۆ بەهرەمەندن جیاواز دەدایکت کە ڕەنگە بۆی گرنگ نەبێت کە بربژێرەکە گرنگی بە وەرزش بدات یا خودنە. ئەم جیاوازێ لە خێزانەکەت دەبینی لە کاتی دیاریکردنی بربژێر؟ بەڵێ ئەو جیاوازیە هەیە بەڵام دوجار دەبێت هەمومان لەسەر یەک کەس ڕێک بکەوین. واتە چۆن لەسەر یەک کەس ڕێک دەکەون؟ بەڵێ لەسەر یەک کەس ڕێک دەکەوین بۆ نمونە پاڵپشتی گەنجانی وەرزشکار بکات چونکە من خێزانەکەشم پاڵپشتی وەرزش و گەنجان دەکەن. هاواتە کە سوکاریشت دەنگ بۆ کەسە دەدەن کە تۆ دەنگی پێدەدەیت. بەڵێ دەنگ دەدەین پشتیوان بەخدا. بۆچی بربژێری جیاواز نییە لە نێو خێزانەکەت و هەمووتان لەسەر یەک کەس ڕێک دەکەون؟ ئیتر لەسەر بربژێرێک ڕێک دەکەوێت ئێستا من بە دوای بربژێرێکدا دەگەڕم کە خزمەتی گەنجان و وەرزش بکات و قسەکانی شێڕاز بن چونکە هەموو کەسێک ڕاستگۆ نییە. من ئەو بربژێری لە مشکمدایە پێشنیازی دەکەم و ئەوە شتێکی ئاساییە. باشە لە نێو خێزانەکەتدا ئەو ئازادیە هەیە کە تۆ دەنگ بە کەسێک بدەیت دایکت دەنگ بە بربژێرێکی دیکە خوشکەکەت بە کەسێکی دیکە ئەو ئازادیە لە نێوانتاندا هەیە یان نە؟ یان هەمووتان گفتوگۆ دەکەن و لەسەر یەک بربژێر ڕێک دەکەون و دەنگی پێدەدەن بەم شێوەیە یان نەخێر ئازادی تەواو هەیە کە هەر کەسێکتان بربژێرێکی دیاریکراو هەڵبژێرن. ئەو بربژێرە هەڵدەبژێنین کە ئامانجەکانمان بەدی دەهێنێت بۆ نمونە من بیر لە وەرزش دەکەمەوە خێزانەکەم هیچیان نییە لە وەرزش بەڵام لە بەرخاتری من دەنگ دەدەن ئەو کەسەی کە هەڵی دەبژێرم. خۆشەویستیان بۆ تۆ ئەو بربژێری دەنگی پێدەدەی پێویستە وەرزشکار بێت؟ مەرج نییە هەر وەرزشکار بێت گرنگە ئەوەیە پشگیری گەنجان و وەرزش بکات و ڕازگۆ بێت. ئەو پشگیریە چییە کە گەنجان ئێستا پێویستیان پێێتی بە تایبەتی بۆ گەنجانی وەک تۆ ئامانجیان لە وەرزشدا هەیە؟ پشگیریەکە ئەوەیە یاریگامان بۆ دروستکەن تاوەکو یاری بکەین و بەهرەکانمان لە ئاستی جیهاندا دەربخەین و پشتیوان بەخدا دەگەینەوە ئاستە. باشە با بڕێن بۆ ئەو یاریگای ڕۆژانە ڕاهێنانی تێدا دەکەیت و لەوێ درێژە بە قسەکانمان دەدەین. پێم بڵێ هیچ یادگاریەکەت لەم یاریگایەدا هەیە؟ یادگاریم لەم یاریگایەدا هەیە بەڵام ڕاهێنانەکانم لە یاریگایەکی دیکەن. وایە ئەو یاریگای ئەمڕۆ دەمانویست بۆی بچینەم یاریگایە نییە؟ وایە منم قۆناغەم تێپەڕاندووە. ئەمڕۆ ڕاهێنانت نیێوانەمان توانیوە بچینە ئەوێ؟ نەخێر ئەمڕۆ ڕاهێنانمان نییە بەڵام لەم یاریگایەدا ئەم قۆناغەم تێپەڕاندووە. مادام وای هەستت چۆنە کاتی ئەم یاریزانانە دەبینیت یاری دەکەن؟ هەستێکی خۆشە بێگومان یاری دەکەین و کاتێکی خۆش بەسەر دەبین ئەمە خەونی ئێمەیە پشتیوان بە خوداکەن. باشە بەڕای تۆ دەنگی گەنجان لە هەڵبژاردندا گرنگە؟ دەنگی گەنجان گرنگە ئێمە دەتوانین بربژێرەکانمان بگەێنینە پەرلەمان و یان لەبوون بە پەرلەمانتاری دووریان بخێنەوە چونکە ئەمڕۆ دەنگی گەنجان دەڕوات ئەگەر دەنگمان نەبیسترابایە ئێستا یاریگایانە نەدەبوو. واتە تۆ پێت وایە دەنگتان دەبیسترێت بۆیە بەسرە بەرەو پێشەوە دەچێت؟ بەڵێ دەنگمان دەبیسترێت ئەگەر وانە بواە ئەم یاریگایانە نەدەبوون هەموو بە پاڵپشتی گەنجانە ئێستا لە بەسڕ ئەم کۆمەڵگە وەرزشیە گەورەترین کۆمەڵگەی وەرزشیە لە عێراق ئەگەر دەنگی گەنجان نەبیسترابا نەدەکرا. باشە بڕات بە پرۆسی هەڵبژاردن هەیە؟ بەڵێ بۆچی؟ چونکە دەنگی گەنجان دەکات دەتوانین وەک گەنجان پێکەوە کەسێک هەڵبژێرین کە پاڵپشتی وەرزش بکات پاڵپشتی بەهرەکەمان بکات بۆ نمونە من گوتم لە 7 ساڵیەوە تۆپی پێ دەکەم بۆیە دەبێت کەسێک هەبێت باوەڕی بە تۆپی پێ هەبێت و ئاس ببینێت و بمگەێنێت. بەگشتی چی دەربارەی پەرلەمان دەزانیت؟ دەربارەی پەرلەمانتار؟ وەڵڵا نازانم پەرلەمان یعنی چۆن و چی؟ چ لەبارەی پەرلەمان دەزانیت لەبارەی پەرلەمانتار؟ پەرلەمانتاری ئەنی چۆن؟ یعنی بۆ نمونە تۆ چی لەبارەی پەرلەمان و پەرلەمانتارەوە دەزانی مادام تۆ گەنجێکی و ئەمڕۆ دەچی دەنگ دەدەی و پێت وایە دەتوانی داهاتوی پارێزگاکەت بگۆڕیت و بە دەنگی تۆ بربژێرێک دەبێتە پەرلەمانتار کاتە چی دەزانی لەبارەی دەنگدانەوە لەبارەی پەرلەمان؟ ئێمە واتە لەگەڵ گەنجانی هاوڕێم سەری سیڤی بربژێرەکە دەکەین و لەسەر کەسێک ڕێک دەکەوین. باشە تۆ برای لە خۆت گەورەترت هەیە؟ بەڵێ هەمە. ئەگەر براکەت بڵێت تەواو کەرار تۆ دەبێت دەنگ بەو کەسە بدەیت کە من دەنگی پێدەدەم وڵامت بۆ ئەو چی دەبێت؟
چونکە و یاریزانی تۆپی پێ نییە بەڵام من یاریزانم بۆیە بەدڵناییەوە ئەو کەسێ دەنگی پێدەدات داواکاریەکانی بۆ جێبەجێ دەکات کار بێت یان هەر شتێکی دیکە بربژێر بەڵام نەخر ئێمە جیاوازین ئێمە وەرزشکارین کەسێکمان دەوێت پاڵپشتی وەرزش بکات کە دەگاتە پەرلەمان ئاگەی لێمان بێت باشە گەشتینە کۆتایی بەرنمەکە پەیامت چییە بۆ ئەو بربژێرەی دەنگی پێدەدەیت حەز دەکەی ئەو بربژێرە لە پەرلەمان کار لەسەر چ دۆسەیەک بکات پەیامم بۆ ئەو بربژێری دەنگی پێدەدەین ئەوەیە پشتیوان بە خوددا ببێتە پاڵپشتیکاری وەرزشکاران زۆر گەنجی دیکەی وەک من هەن لەسەر شەقامەکان دەمێنەوە و پاڵپشتیان بکەن بیانگەێنە ئەو شوێنی دەیانەوێت